یەک بابەتی یاخود دوو بابەتی چییە؟ سڵاوتان لێبێ ئەزیزانم، من سروود خورشید فەرمانبەر لە سۆرۆکاری زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بە ڕێوەبەرایەتی تۆماری گشتی، هەروەها ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەیین بۆ باسکردنی بابەتی ئەو قوتابیانەی کە ئەیانەوێت یەک وانە یان دوو وانە بەتەنیا با بڵێن ئیمتیحان بدەنەوە. ئەو بابەتە چۆنە؟ وردەکاریەکانی چین؟ فەرموون لەگەڵمان نابن. خۆشەویستانم، مەوزوعی ئەو یەک بابەتی و دوو بابەتیە بریتیە لەوەی کاتێک قوتابی ئیمتیحانی کردووە لە هەر حەوت دەرسەکە، بەڵام ئەبینین وانەیەک یان دوو وانەی بۆ گەڕاوەتەوە، واتە ئیکمال بووە. ئەو بەڕێزە تەمەشاکە پێنجوانەکەی تری معدلی باشە، معدلی زۆر زۆریش بەرزە، بەڵام لەو دوو وانەیە کەوتووە. پێویست ناکات جارێکی تر ئەو هەمووانەیە ئیمتیحان بکاتەوە. ئەمە ئەڵبەتەوەی باسیەکەین پاش خولی دووەمە، ئاگدار بن، باسی خولی یەکەم ناکەین. و ئەگەر لە خولی یەکەمیش نەچیتە خولی دووەمەوە تۆ هەر لە دوو دەرزماویتەوە، کەواتە کێشەیەکن نییە. بەڵام بەکۆی گشتی تۆ ئەوەی ئەمە باسیەکەین پاش خولی دووەمە. لە دوو دەرزماویت پێنج دەرسەکەی دیکەت کۆنمرت زۆر زۆر باشە، بۆیە دێیت یەک بابەتی یان دوو بابەتی هەڵەبژێریت. بۆ نمونە ئەگەر لە دوو بابەت ماویتەوە ئەوە دوو بابەتی هەڵەبژێریت، ئەگەر یەک بابەتیش بێت ئەوە یەک بابەتی پێ ئەڵێن. ئەو ساڵی کە ئەمێنیتەوە تۆ تەنها لەو وانەیە یان لەو دوو وانەیە ئیمتیحانی خۆتەکەی. کاتێک کە دەرەچیت ئایا بە حیسابی ساڵی پێشوو کە کەوتوبووی حساب لەگەڵاکەن، یا ئەوەتانێ کاتێک بابەتەکە یان دوو بابەتەکەت ناجح بوویتە. خۆشەویستانم، هەر ساڵێک یەک بابەتەکەت یا دوو بابەتەکەت تەواو کرد تۆ دەرچووی ئەو ساڵی، و پۆلی 10 و 11 بۆ حسابەکرێت بەبێەوەی کێشت هەبێ. هەر یاسایەک، هەر ڕێنماییەک، هەر بابەتێک هەبێ بۆ ئەو ساڵی کە تۆ ئەو وانەیە یا ئەو دووانێت لی تەواو کردووە لەسەر تۆ جێبەجێ بێت. واتە تۆ پەیوەندیت بە ساڵانی پێشوە نییە، تەنها و تەنها ئەو ساڵی کە لە ناویە ئەخوێنیت. باشە بەڕێزانم، کەواتە یەک بابەتی و دوو بابەتی بریتیە لەوەی لەوانەیەک یان دووانە ئەمێنیتەوە دەرسەکانی دیکەت باشە، تەنها ئەو دوو بابەتە هەڵەبژێری بۆی ئیمتیحان بکەی. کاتێک کە لێ دەرچووی هەر ساڵێکی خوێندن کە لێ دەرچوویتە ئەو ساڵت بۆ حیسابە، و بەپێی ئەو ساڵە حساب لەگەڵاکرێ و فۆرمی زانکۆڵین پڕەکەیتەوە بەبێ ئەوەی کێشت هەبێ. بە هیوای ئەوەی هەموو لایەکتان کۆنەمرەی دڵخوازی خۆتان بێننەوە و سەرکەوتوو بن. خۆشەویستانم، حەزەکەم پێتان بڵێم ئێمە لە ئینستاگرام بە هەمان ناونیشان ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی بەڕێزین. ئێوەش فۆڵۆمان بکەن، کەناڵەکەمان بۆ هاوڕێکانتان شێر بکەن، با ئەوانیش فۆڵۆمان بکەن. هەروەها لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یوتیوب لە یاد مەکەن، و پرسیارەکانتان بنێرن تاوەکو ئێمەش خزمەتتان کەین بە هیوای سەرکەوتنتان.